لكركوك لجندي دارمان ارتش عراقي رين لوكين في جندي جرتنا او دبيجن كو يعني خلكي ناراضي بونه خو نشان دای افریا گلک آستنگی بهات نوچونوان یا دروز بوی هردی محمد نوچگهانی رودا و دزانیارین زیده تر لسروی یکی بدمه افکیشه هردی گهشتا کیوه ریکا سرکی گرد بون خلکی ریک هاتیه و گرنیان نه هەوار ئەم کێشەیە لەوە سەری هەڵداوە لە ڕۆژی پێنجشەمەوە تەواوی ئەو ڕێگە لاوەکیانەی کە لەسەر ڕێگای سەرچێوە لە سنووری گوندی دارەمان و حەسار و گۆڵدەرەی گەورە و گۆڵدەرەی بچووک و کەڵوڕ و سەقزدی کە دەچێتە سەر زەوی زارەکان ڕێگاکان داخراوە لەلایەن هێزەکانی سوپاوە بۆیە خەڵکیش ناچار بوون ئەم ڕێکارە بگرنە بەر بە کاک مازن لێرەیە ئەندامی پەرلەمانی عێراق چووکی بەنیازە بڕوا پێشەوەی کە بڕوا بە قسەیەکی لەگەڵا بکەم کاک مازن سڵاوت لێبێ گەیشتنە چی لەگەڵ خۆپیشاندەرانە ئەمانە هەموو براو کەسی ئێمن هاتوون بۆلایەن کاکەری با بینم لاوە هاتم بۆلایەن بۆی من وەک ئەندامێک ئەنجومەن هاتوون بۆێرە ئێستا لەگەڵ بەجێهێشتنیام شۆنە ئەگەڕێمەوە لەگەڵ بەرپرسانی ئەمنی بۆی بتوانین ئەم کێشان بۆ هەرکەین و لەگەڵ شانابم وعد بێ ئەبی ئەم کێشیان بۆ چارەسەرکەین بە شێوەیە گونجاو بێ هاوڵاتیان بتوانن بستنە سەر ئیش و کارەکانیان باخەکانیان پەلەوەرەکانیان ناکرێ دووبارەیەکەمەوە ئەم ڕێگایە لە هاوڵاتیان بگیرێ و بابەتە دیکەشەیە کاکردی بۆی هاوڵاتیانی شاری کەرکووک بزانین ئەمە بابەتە پەیوەستە بە کەرکووکەوە لە ڕابردووی سێ چوار ڕۆژی ڕابردووە خەڵکانێکی زۆر گری و گازەلی ئەویان برد کەوە ئەو هاوڵاتیانی کەوە ئۆتۆمبیلی ژمارە کاتیان پێیە لە سەیتەرەکەی هەولێر و یانی دارەمان و چیمن خاڵە گومریکەکان بڕیارێکیان بووە تۆ لە ئەنجومەنی نوێنەرە مەجلیس وەزراوە کەوە ئەو فەرقە گومریکی کەوا لە بین هەرێم و بەغایە هەیە لەو ساحب ئۆتۆمبیلانە بدرێت من لەگەڵ مدیر عامی گومرک دکتۆر سامر قسەم کردووە بە کتابی مفاتحەی مەجلیس وەزەرایان کردووە مەکتەب ڕئیس وزەرا بۆی بۆ یەک دوو مانگێک تەڕێز لەم بابەتە بکرێت تا هاوڵاتیان ئەوانەی کەوا ژمارە کاتیان هەیە بستنەوە هەرێم ژمارەی بکەن ئەنجە بێنەوە چونکە بەڕاستی لەم بابەتەیە بەس هاوڵاتی زەرمەند دەبێت چونکە ئەم بابەتە پێویستی بە چارەسەرکردن هەیە ئەمانەش بۆیە من پێشەوەی بێم بوێرە لە سەیتەرەی چی من بووم لەگەڵ برایانی سەیتەرەیە قسەم کرد لەگەڵ برایانی گومرکە قسەم کرد ئەبێ ئەم بابەتەش چارەسەر بکەین ئینشاءالله خۆش بێ یارە ئەوەی کە ژێبیستی بوون کاک مازن و بەڵام هەندێک لە هاونیشتمانیان مێلە بڕۆ تا پێکوتنی بەکەلە کە تۆ قسەم بۆ کە بزانم پەیامەکەی تۆ چییە لەبارەی داخستی ڕێگاکان کێشەی چی بۆ بەس ڕووکە کامێرەکە آخر پێم خۆشە لەگەڵەوە بەشک وای لێ بکەم بگەێنێ شتێ بگەێنێ ئەیگەیانێ ئەوە تا گوێ دێت ئێستا کاک مازن گوێ لێمە بەڵێ پێم خۆش ڕوو بەڕوو پێی بگەم ڕوو بەڕوو بینم کاک مازن پیاوە ئەوێت ڕوبەڕوو هەندێک قسە بکەم من لە بەخشی ڕاستەوە خۆیان بزانم ئێوە چیتانەیە بە قورسی ئەم شوێنە پێ خۆشحاڵم بەناسیێنێت ببینین باوکی شەهید هەردیم لە شاری کەرکووک یەکەم شەهید بوو لە دوای پرۆسەی ئەوەی من نایێنم پرۆسەی حیاتن نەک پرۆسەی ئازادی سەریان بڕی ئەو نامردانە ئەگەر ئەتوانی بەو نامردانە ڕابگەێنە لەوە زیاتر سەرمان پێ نەفرۆشن آخر هەندێک مریشکم هەیە شەش مەڕی هەیە مانگایەشی هەیە تۆزە کشتتوکاڵی هەیە لە زمانی ساسانەکانەوە باو باپیر و باپیرەمە ئێستا کە ڕێم لێگرن آخر لەوان پیاوترم آخر 8 ساڵ لەو بۆ ئەو وڵاتە سەربازیم کرد و هەموو لەشم برینە مامۆسای بەڕێزم ئێمە هەموو شتێک براگەورەی من لەگەڵ معانەتەکانی ئێوەیان من لە خزمەتانم خوا ئاگادارە ڕوحم پێشکەشیێواکەم من لە خزمەتانم من بەم بارانە هاتوومەتە خزمەتی ئێوە تێگەی بۆیم هاتوومە جەنابەت ئەم ڕێگایە چارەسەری بۆ بدۆزینەوە ئێستا من بۆ یاڵم ناهێڵن ئێوە زەرمەمن ناهێڵن ئێوە ڕێگاتان لێ بگیرێ هەندێکیان سوودمەندن لە هەندێک شوێنەوە لێرانە سوودیان کەمترە شایەت هەیە کاک مازن هەموو شتێک شانازی پێواکە ڕۆژی 500 دلارم هەیە ئەوەندەم هەیە کاک مازن با بەرەوکمان بردن با ڕێگەمان با ڕێمان لێ بردن کاک مازن بەخوا چارەسەری گونجاتان بۆ دۆزینەوە بەبان چاوم بەخوا دڵسۆزین بۆ ئەو ئەزانەوەی کە دەبینن ئەوە گفتوگۆی نێوان کەسێکە لە خەڵکیەم ناوچەیەکە هەم جوتیار و ئەم کێڵگەی پەلەوەری هەیە بە وێنەکان بگوازینەوە زیاتر دڵی پڕە بێگومان ینی بێتاقەتە لەوەی کەەوە ڕێگانیان لەسەر داخراوە پەیامەکەی خۆی گەیاندا بەڕێز ماسن غەریب ئەندامی پەرلەمانی عێراق و هەردی دەستێت تا خۆش بن بۆ زانیاریان ئەمێ بۆ پێشاتان بینە دەفوە جارەکەدی دەستێت تا خۆش بن